گەنجەکانی بەسرا بۆ خۆپیشاندان دوای ئەم قەرەباڵغیە نەکەوتون. لە دەوری نمایشی چەند گەنجێکی شانۆکار کۆبوونەتەوە کە دەیانەوێ ناڕەزایەتەکانی شەقام لە ڕێگەی نواندنەوە دەرببڕن. ئەوەی ئێستاکە لی دەدرێت ئەوەی چێکە لە خۆمان ڕەنگە هەر کەسێکتان وەکو ئەوی بەسەر بێت. بەسرا ئەو شارەی خواری و عێراق کە زۆری داهاتی عێراق لەو شارەوە سەرچاوە دەگرێت. ساڵی پار کەمی خزمەتگوزاری و بێکاری و خراپی ڕەوشی ئابووری خەڵک چەند مانجێ خۆپیشاندانیان کرد. ئێستا خۆپیشاندان نەماوە، بەڵام کێشە و گرفتی خەڵک هەوێنی ئەم کارانەی تیپی نواندنی سەرشەقامە. ئەوەی کە دەڵێت شۆڕش سەر ناگرێت تا خوێن نەڕێژێت خوێن ئەی باشە لە کێوە خوێنوانەوە هەرزان فرۆش کراوە. ئێمە کۆمەڵێک چالاگوانی هوەری شانوین ناوی ئەم کارنەمان ناوە خواوەندی خوارو. دەستەواژێکی هوەریە تاوەکو ئەم پەیامە بگەیەنێت کە دەمانەوێ کارەکان پەیامی خەڵکی بەسرەیە، دەمانێت لە ڕێگای نواندنەوە زۆر بە سادەی و ئاشتیانە بیانگەیەنی. ئەم هەوڵە دەگمەنەی شانۆکارە گەنجەکان نمایش لە نێو خەڵک ئومێدیان هەیە سەرکەوتوو بن. وەک دەبینین ئامادەبووان لە هەموو چین و توێژێکە و خەڵکی ڕاگوزەرن. ئەوەش وا دەکات ئەم جۆرە شانۆیە بە خێرایی بڵاو ببنەوە. دەمانەوێت لە ناو کۆمەلگا هوشیاریەک دروست بکەین کە سیاسەکان چیمان لێ دەکەن و چی دەگوزارێ. ئێمە دژی دەست تێوەردانی ئاینین لە کاروبارەکاندا و بەکارهێنانی ملیشیا بۆ سەر کوتکردنی خۆپیشاندان لە کاتێکدا هەر لە بنەڕەتدا ئازادی ڕادەربڕین هەر بوونی نییە. ئەم شانۆکارانە دەیانەیە بە نمایش باز لە نەبوونی ئازادی بکەن. خۆپیشاندانەکانی ساڵی پار گەواهی ئەوە دەدەن کە دەستگا ئەمنیەکانی عێراق تونند و تیژیان بۆ دامرکاندنەوەی بەکارهێنا. بیرۆکەکان زۆر بیێرانە دەردەبڕێن. یەکەم جارە لە نێو کۆمەڵگەی بەسراییەکان بخرێنە ڕوو. بەداخەوە ڕەنگە خەڵکی بەسرا هێشتا ئامادە نەبێ بۆ وەرگرتنی ئەم جۆرە بیرۆکانە وها بە خێرایی و بە پێی تێپەڕبوونی کات بەردەوامبوونیان ئەم کارانە کاریگەریان دەبێت. لە دیمانەکان دەسەڵات بە دەم و چاو بەسراوی نمایش دەکەن وەک ئاماژەیەک بۆ خۆپیشاندانەکانی ساڵی پار کە چۆن کەوتوبوونە گیانی خۆپیشاندەران. ئەو خەڵکەی کە ناتوان بێنە نێو هۆڵی شانۆ تا بزان چی لە سەرتەختی شانۆ دەگوزارێت دەتوانێت لەسەر شەقام بمان بینن. پامێکی هوشیارکردنەوەشە. لەم وڵاتە حیزبە سیاسەکان دەمان کوژن، دەمان دزن، دەمان فرۆشن و هەموو مافێکیان خواردوین لە سادەترین ماف بێ بەشین. ئێمە وەک خەڵک نیشتمانی چشمان نییە. تاکو ئێستا لە زۆربەی شارەکانی عێراق با توندوتیژی وەڵامی زۆرێک لە خۆپیشاندان دراوەتەوە. ئیتر ڕوون نییە خەونی ئەم گەنجە شانۆکارانە و شانۆی سەر شەقام بەچۆگە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.